گەر حەز دەکەیت گوێت لە بەرنمەیەک بێ باسی فلم، زنجیرەی تەلەڤیزیۆنی، ڤیدیۆ گەیم و تەکنەلۆژیا بکە، باشترین شوێنتان دۆزیوەتەوە. من ژیرم لە بەرنامەی بەژیری لە رادیۆ و فەیسبووکی کوردستان 24 هەموو سێشەمەیەک کاتژمێر 4 دوای نیوەڕۆ ئێوەش دەتوانن بەشدار بن. سڵاو و ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویست بەخێر بێن باڵقەیەکی نوێی بەرنامەی بەژیری ژیرتان لەگەڵا. لەو هەفتەیە کۆمەڵە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون. باسی ئۆتۆمبیلە نوێیەکەی هەمەر دەکەین، باسی کۆمپانیای ڕۆز ڕۆیس دەکەین. هەرزانترین ئۆتۆمبیلی خۆیان دروست کردیە، بەڵام هەرزانترینە کەچی نرخیشی 12 دەفتەرە. واروەها باسی کۆمپانیای ئیرۆمۆبیل دەکەم کەەوە ئۆتۆمبیلێکی فریان هەیە دەیانەوە بیفرۆشن، نرخەکەش 1.2 ملیۆن دۆلارە کە زۆر خەڵک لەوانەیە بە ئاسانی بیکڕن، بەڵام ئێمە ناتوانین بێگومان. فڕۆکەیەکمان هەیە بە ناوی پاکیزە. ئەو فڕۆکەیە دەتوانی بستە دەرەوەی زەویش. چۆن باز دەکەین. کۆنفرانسی ئەپڵ هەیە لە هاوینی ئەو ساڵ لە مانجی 6 باز دەکەین کەوا لەو کۆنفرانسە چ بڵاو دەکرێتەوە و پێشبین دەکەین iOS 15 تێدا بیتن، مۆبایلی نوێی تێدا دەبێت و کۆنفرانسە یاخودنا. باسی LG دەکەین کەوا بۆ دوایین جار هیچ کە مۆبایل بڵاو ناکاتەوە، وازی لە بزنسی مۆبایل هینە، لەبەرچە LG وازی لە مۆبایل هینەیە باز دەکەین. خۆشەویستانم دواتریش دێنە سەر کۆنفرانسی Xbox کە بڕیارە لە مانجی 4 ئەو ساڵ دەست پێ بکرێ. ئایا کۆنفرانسە چۆن دەبی، چۆن نابی، چێ بەشداری دەکات، چێ بەشداری ناکە، هەمووی باز دەکەین و بۆ چوونەکان چیە لەسەری لە ئینشاءالله بە دوور درێژی هەمووی باز دەکەین. خۆشەویستانم بەو کەسانی کەوا لە ڕێگەی رادیۆ کوردستان 24ەوە بیسەری ئەو بەرنمەیان دەتوانە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 066 224 89 066 224 88 بەشداری لە بەرنامە بکەن و هەر بابەتێکە پرسیارێک هەتانە دەتوانن ئاراستەی من بکەن و من بە پێی زانیاریەکانی خۆم وەڵامتان دەدەمەوە. بۆ کەسانێک کە لە ڕێگەی لایڤ ستریم و سەیرمان دەکەن لە تیکتۆک یاخود لە چەناڵی یوتیوبی ژیر دەتوان لە ڕێگەی نووسینی کۆمنت پرسیار بنووسن. لە کاتی پرسیار وەڵام من وەڵامتان دەدەمەوە ئینشاءالله. و بابەتی سەرنجڕاکێشمان هەیە ئەوڕۆ بابەتەکانمان خۆشە، چەندین ببورن کێشەیەکی بچوشمان هەبوو لە سەرەتا لایڤەکەمان وەستا دووبارە دەستمان پێکردەوە بۆیە تکا دەکەم کەوا لایک و ڤیدیۆ لەبیر نەکەی وەبی دووبارە ئەکتیڤ بەرزبەوە زۆرترین خەڵک بێنەوە ناو لایڤ ستریمەکەمان. بێگومان خۆشترین بابەت ئەوڕۆ وەچی هەفتەی ڕابردوو باسی چەند مۆزوعی ئۆتۆمبیلی دەکەین هاوڕێیان. هەفتەی ڕابردوو زۆرتان بەدڵ بووتان ژیر بەردەوام بە لەسەر باسکردنی ئۆتۆمبیل، بابەتی ئۆتۆمبیل. یەکەم خەبەری ئەو ڕۆژم هاوڕێیانی خۆشەویستم بە باسی ئۆتۆمبیلە نوێیەکەی کۆمپانیای GMC بکەین کە هەمەڕ لە کوردستان مێژوویەکی دوور درێژی هەیە، یعنی باوەڕ ناکەم کەس هەبی لە هەموو کوردستان نەزانی ئۆتۆمبیلی هەمەر هەیە. هەمەر ئەو ئۆتۆمبیلێکەوە قەبارەیەکی چوارگۆشەیی هەیە و تایەکی زەبەلا هەیە و مەشینەیەکی گەورەی هەیە، بۆی دەناسری هەمەر. یعنی ئۆتۆمبیلی لەو شێوازەمان هەیە، بۆ نمونە ئۆتۆمبیلکی لان کروزەر چوارگۆشەییە، بەڵام تایەکانی و قەبارەکەی بەو شێوازە چوارگۆشەیە نییە کە هەمەر هەیەی. واتە جیاوازی هەمەڕی لەگەڵ ئۆتۆمبیلە SUVەکان واتە ئۆتۆمبیلە بەرزەکان ئەوەیە کەەوە زۆر چوارگۆشەییە و بێگومان ئۆتۆمبیلی هەمەڕیش بێگومان لە سەربازی بەکاردێتن و بەناوبانگە هەمەڕی درعمان هەیە کە لە سوپای ئەمریکی زۆر بەکاردێن، وەروە لای خۆشمان لە کوردستان پێشمەرگە بەکاری دێنین، لە عێراق بەکاردێت، لە ڕۆژهاتی ناوەڕا زۆر بەکاردێت. بابین باسی هەمەڕە نوێیەکە بکەین. لە بڕیارە لە ساڵی 2024 کۆمپانیای GMC کە بەڕاستی هەمەر بەشەکە لە کۆمپانیای GMC براندی GMC ئۆتۆمبیلێکی هەمەڕی نوێ دەخاتە بازار کەوا دەتوانی هەر چوارتایی بسوڕێت. چۆن؟ بێگومان دەزانین کە ئۆتۆمبیل دوو تایی پێشەوەی دەسوڕێت دەتوانی پێز بکاتەوە بسوڕێتەوە، وایە هەمووان شتێ دەزانین. بەڵام جاری وا هەیە ئۆتۆمبیلی ئەو جۆرە زەبەلاحانە بە تایبەتێکە قەبارەیان زۆر چوارگۆشەیی بی سوڕانەوەیان ئەستەمە وایە لەبەرچە ئەستەمە لەبەرەوەی کاتەکە دەسوڕێنەوە قەبارەیان گەورەیە واتە دواوەی ڕێگە خۆشکردنیە لە ئۆتۆمبیلەکە بسڕێتە چکە زۆر گەورەیە
زۆر پانە ئۆتۆمبیلەکە کۆمپانیای هەمار بیرۆکێکی داناکەوە تایەکانی دواوەش بە تەواوەتی دەسوڕێنەوە واتە چۆن دەست تەبق دەکەی بچێت دەستە ڕاستی خۆت تایەکانی دواوەش بەو شێوازە دەسوڕێتەوە ئەوەش یارمەتی ئۆتۆمبیلی دەدا ئەگەر بێت و پێش و پشتی کەپس کرابی واتە نەتوانی پێچ بکە لە شوێنی خۆی دەتوانین لادا لە شوێنی خۆی لادا شتێکی زۆر 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 سەرنجڕاکێشە ئۆتۆمبیلە بێگومان ناوی ئۆتۆمبیلەکەش GMC هەمار EVە واتە لە جۆری EV دەبی ئۆتۆمبیلەکە دەتوانی هەر چوار تایی بسوڕێتەوە بەڵام هاوڕێیان نرخی گرانە ئۆتۆمبیلە نرخی لە 79,000 دلار دەست پێ دەکەواتە تۆنە پارە دەکە 7 دەفتەر و 90 وەرەقە بری 8 دەفتەر لە 8 دەفتەر دەست پێ دەکە سعری بەرز دەکرێتەوە بۆ 105,000 دلار واتە 10 دەفتەر جا لەوانەیە بپرسن باشە ژیر هەمەڕ ینی لۆ سعری ئەوها گرانە کاکە بە پێی مواصفاتەکانی کۆمپانیای GMC کە بڵای کردەوە لە پێشە من نووسرایە دەڵێ ئەو ئۆتۆمبیلە هێزی 830 هۆرس پاوەری هەیە واتە هێزی 830 دانە ئەسپی هەیە کە ڕێژەیەکی زۆرە لە ئۆتۆمبیلێکی وەزەبەلا ئەو ئۆتۆمبیلە دەتوانی بگاتە خێرایی 0 لە بۆ 100 کیلۆمەتری تەنیا لە 3.5 چرکە ئەو ئۆتۆمبیلە هەمەڕە دەگاتە خێرایی 100 کیلۆمەتر واتە لە 0 لە بۆ 100 دەرچوونەکەی بە 3.5 چرکە دەبی کە بێگومان ڕیکۆردی پێوانەی دەشتێنی لە ئۆتۆمبیلی قەبارە گەورە بتوانی بگاتە بەو شێوازە سریع بڕوە واروەها پێشبینی دەکرێت ینی ئەوە پێشبینیە 100% نیە پێشبینی دەکرێت ئەو هەمەڕە نوێیە ڤێرژنی کارەباییش لێ بۆ بڵاو بکرێتەوە کە دەتوانانی 800 ڤۆلت DC بەرهەم بینی لە ناوخۆی کە لە ڕێگەی ئاسان ینی ئۆتۆمبیلەکە تەواو کارەبایی نییە مەسەلەن بنزینیشیە و کارەبایشە مەسەلەن تا سرعەتی 100 لەوانێت تا سرعەتی 80 بۆ 70 لەو دەورە بە کارەبا کار بکە بەڵام ئەگەر توێ زەختی دەبکەی دەبتەوە مەچینەوە تۆ بنزین جام لە کاتی ئیستابکردن مەچینە کارەباییەکە خۆی شەحن دەکاتە پاتریەکە خۆی شەحن دەکاتەوە کەواتە پێویستت بۆ نیە بچی لە کارەبای بدەیت سەرنجڕاکێشە یەک شتی زۆر سەرنجڕاکێشی هەیە و ئۆتۆمبیلە تەنیا ئەگە بتەوێ ئەو جۆرە حرەکەی لێ بۆ دروست بکەی مەسەلەن بتوێت تایەکانی پشتەوەش دواوەش کار بکە یان بسوڕێتەوە نەکتەنیا تایەکانی پێش توانای سوڕانەوەیان هەبی واتە ئەو مواصفاتەی ئەگە بۆ زیاد بکەی 5,000 دلار لەسەر کڕیارەکەی دەکەوی واتە پارێکەی یەکجار زۆر نییە مەسەلەن 50 وەرەقە لەسەر کڕیاری دەکەوی ئەگە بێت و ئۆتۆمبیلەکە بە 7 دەفتەر و 90 وەرەقەیە مەسەلەن دەکاتە 8 دەفتەر بە 8 و 50 لەسەر کڕیارەکەی ڕادەوەستیتن ئەگە بێ ئەو مواصفاتە زیاد بکە و بێگومان زۆرترین خەڵکیش لەبەر خاتری ئەو جۆرە تایبەتمەندیەی بێگومان ئۆتۆمبیل دەکڕن واتە کۆمپانیای GMC بەو شێوازە مارکتینگ و ڕیکلام لە ئۆتۆمبیل دەکە کەوا تایەکانی دەسوڕێتەوە هەر چوار تایی دەسوڕێ بەڵام لە ڤێرژنی ستانداردەکەی ئەو ماسفاتەی لەگەڵ دانانێ دەبی 50 وەرەقەی زیاتر بدەیت ئینجا ماسفاتە دەداتێت بەو ماسفاتە دەوترێت کراپ وۆک واتە ڕۆیشتنی قڕژاڵی قڕژاڵ دەتوانی لاتەنیش بڕوە توانین پێش بڕوە لۆ لەبەروی هەر چوار قاچی لۆ هەر چوار لە کار دەکات بەو جۆرە حرەکەی ئەو ئۆتۆمبیلەش دەوترێت کراپ وۆک واتە ڕۆیشتنی قڕژاڵی ئەوە ئۆتۆمبیلەکەیان بڕیارە لە 5 چواری ساڵی 2023 بە فەرمی دەست بە فرۆشتن بکە و ئێستاش پری ئۆردەریان هەیە واتە کڕینی پێشوەختە هەیە بەڵام ینی خاتر دەگرن بە کوردەکەی دەکاتە خاتر دەگرن نزگەی 30,000 دلار ئەوە 30,000 دلار خاتر دەگرن واتە 30 وەرەقە ئەگە بێت و کڕیار ئێستا بێتن پریۆردەری بکە تاوەکو لە ساڵی 2023 بەدەستی بگات ئۆتۆمبیلێکی سەرنجڕاکێشەوە خۆم من لە ژیانی خۆم زۆر حەزم لە ئۆتۆمبیلی هەمەر نەبووە واتە سەرسام نەبوومە بە ئۆتۆمبیلی هەمەر لەبەرەوەی پێم وایە قەبارەیەکی یەکجار زەبەلاهی هەیە بەڕاستی ئەتودەی بیر بکەوە ئۆتۆمبیلێک دەکڕی لۆتستە لەبەرچ بەکاردێنی ئۆتۆمبیلێکی وەکو هەمەر کە زۆر چوارگۆشەیە پێ ناوترێ ئێرۆداینامیک واتە هەوا نابڕێ لەبەرەوەی قەبارەکەی زۆر پانە کاتەکە تو دەڕۆی لە هەوای نابڕێت لۆ هەوای نابڕێت لەبەر قەبارەکەت پانە بەڵام ئەگە سەیری ئۆتۆمبیلی چێبەرچێ بکەین ئۆتۆمبیلی سیباق بکەین دەبین هەموو شێوەیان بەو تیژە تیژ لەبەر لەبەروی هەوای دەبڕێ ئاسانتر کاتەکە پێدەنەی ستێرەتە دەڕوە بەڵام ئەو ئۆتۆمبیلە زەبەلاحانە بە تایبەتیش بەسەن لانکروزەرە تا هۆیە ئەوانە هەوا نابڕن بۆیەش بنزینی 6 قات 7 قات لە چاو سیارەی ئاسایی سرف دەکەن لەبەروی بەزەخت پێویستە بڕوە ئۆتۆمبیلی هەمەڕاک هەر کەسێک یان برادر کەسێکت هەیتی لی بپرسە بزان چەندی بنزین سرف دەکات بنزین یەکجار زۆر سرف دەکات بە تایبەتیش ئەگە مەچینەیان گەورەوی وەچی ئەو ئۆتۆمبیلە نوێی کە مەچینەکەی یەکجار زەبەلاحە توانای هەیە
800 چەند بوو 830 هۆرس پاوەەر بەرهەم بینوەتە 830 ئەسب هێزیتی دەتوانی بەسە شاق بکەی بۆ پاوەرە هەمەڕیشە تایەکانی شت هەوا تەنیا دەتوانم بڵێم بەس درێ نییە لەوانەشە وێژنی درعی لە بۆ دروست بکرێ بڵێ کاکە وڵایم کەسەکەم زۆر خەڵک دەیانەوێت لە ناوم بن پێویستە ئۆتۆمبیلەکەم درع بیتن و دەمێ هەمەڕیش بی ئەو هەمە ڕەبیکەوە بەو شێوازەش دەڕوا بۆ قڕژاری دەڕوا لەوانەیە لەبە دروست بکەن جا من وێنەی ناوەی ئەو هەمەڕەمدانە ناوڕێیان بەڵام ئەگە بێت و لە خۆتان لە ئینتەرنێت دواتر سێرچکەن بنووسن هەمەڕ ئیڤ 2024 سەری ناوەی بکەم پڕە لە تەکنەلۆژیای سەردەم بەڕاستی زۆر ینی دووبارە دیزاینکردنەوەی ئەو ئۆتۆمبیلێت چکە بەڕاستی هەمەڕی ئێستا 2019 21 سەیری بکەی هەر هەمان ئەو هەمەڕەیە لە ساڵی 2015 دروست کرایەوە تا هەمان شتە تەنانەت ئەو ئینفۆتەیمەنت سیستەمەوەتە ئەو تەسجیلەی لە سەریتی هەر وێژنە کۆنەکەیە ژوورێشی یەکجار ڕق و ناخۆشە نازم سواری هەمەڕی بوونیان خوندە سواری هەمەڕی بە ژوورەی زۆر ناخۆشە یعنی ئەو ئۆتۆمبیلە سەربازیە بە شکلێکی سەربازی دروستکە زۆر خەڵک ئەزە حەزی لە یاری من برادێکمی هەمەڕێکی هەیە بەس هەمەڕ بچووکەکانە یعنی ئەوەی تەبیعیەکان نەک هەمەڕی سەربازیوانە حەزی لێ دەڵێ دەمەوێت ناوەی سەربازی بی نامێ بە ئیسراحەت دانیشم موچی بری لە گزەکی داژۆی دەوێت تۆزە چۆن دەڵێ شێوەیە سەربازیەکەی هەر هەبی وەکوتم ماوڕیانی خۆشەویستم ئەو ئۆتۆمبیلە سەری لە 8 دەفتەری دەستپێدەکە بەرزەتۆ لۆ دەفتەری و بڕیار لە ساڵ 2024 بڵاو بکرێتەوە دێمە سەر تەوەری دووەمی بەرنامەکەم ئەویش بە باسی کۆمپانیایە کۆمپانیانە بابین باسی ئارنۆڵدی بکەین لەبیرم کرد لە بیدای پێتان بڵێم هاوڕێیان ئارنۆڵد و ڕامبۆ دووبارە دەگەڕێنەوە زۆر بەمان لەگەڵ فیلمەکانی ئەو دوو ئەکتەرە زەبەلاحە خۆشەویستە گەورە بین بەڕاستی هەم ئارنۆڵد هەم ڕامبۆ ئارنۆڵد ناوی خۆتی بەڵام ڕامبۆ ناوی خۆی نیە پێی دەڵێن ڕامبۆ بە خۆی ناوی سڵڤەر ستالۆنە ستالۆن یاخود زۆر خەڵک دەڵێن ستالۆن هەیە دەڵێن ستالۆن من دەڵێم ستالۆن بەڵام بە ڕامبۆ بەناوبانگە بۆیەش لێرە ناوی دێنم ڕامبۆ بۆ کەسانێکەوە پێیان ناخۆشە پێی دەڵێن ڕامبۆ پێتێک نەچن خۆشەویستانم ئارنۆڵد لەگەڵ ڕامبۆی دووبارە لە فیلمێکی نوێی ئەکسپێندەبڵز دووبارە بەشداری دەکەن فیلمی ئەکسپێندەبڵز 4 کە پێشبینی نیە بڕیارە لە پاییزی ئەو ساڵ دەست بە وێنەگرتن بکەم و هەمان ستافی ئەکسپێندەبڵز 2 و 3 دووبارە دەگەڕێنەوە واتە جیسن ستەیتهامی تێدا دەبی واتە سەرجەم کارکتەرە زەبەلاح و ئەکشن ستارەکانی تێدا دەبی کەوا لە فیلمەکانی ئەکسپێندەبڵز هەن تەنانەت دەڵێ دۆڵف لەندرگن وەربا جێتلی تێری کروز ئەوانە هەموو دەگەڕێنەوە لە ئەو فیلمە نوێیەی هۆکارەکەشی چییە؟ لەبەر چ هەمویان دەگەڕێنەوە لەبەرەوەی ئەو چیرۆکی بەشی چوارەمی فیلمی ئەکسپێندەبڵز تاواکەری ئەکسپێندەبڵز 3 دەبیتن واتە ئەوە سیکۆڵێکی ڕاستەوخۆیە واتە هەمان شتە بەشی سێمی ئەکسپێندەبڵز توانی 214 میلیۆن دلار لە بۆکس ئۆفیس کاتەوە بۆیەش بەشی چوارەمی دروست دەکرێت ئەرچەندە 214 میلیۆن دلار پارەیەکی یەکجار زۆر نییە بەڵام ئەو پارەی تەنیا لە سینەمای ئەمریکا کۆیان کردیتەوە لە گشتی توانی بیانە 850 میلیۆن دلار کۆکەنەوە کە پارەیەکی زۆرە بەڕاستی لە بەرەمێنانی فیلمەکانی ئەکسپێندەبڵز بە پارێکی زۆر بەرهەم دێم مەسەرەن بەگشتی هەموو فیلمەکانی جیها فیلمە ئەکشنەکان ئەگە بێت و چەند ئەکتەرێکی باشی تێدابی یان چەند ئەکتەرێکی بەناوبانگ تێدابی نەک هەر هەمووی وچی وانە هەمووی ئەکتەری نازدارن لەوانە لە دەوری 150 بۆ 180 میلیۆن دلار دروست بکرێت کە ئەو کاتیشە پێی دەوترێ فیلمێکی گرانبەهایە پێویستە لە بۆکس ئۆفیسەوە پارەی بینتەوە لەبەرەوەی ستودیۆ چۆن دەڵێ وەکو گرێوێکە کە 114 یان 150 میلیۆن دلار دەخاتە دەستی دەرهێنەرێک تاوەکو فیلمێکیان لە بۆ بەرهەمبینی ستودیۆ دەڵێ ئەو پارەیەم دەوێتەوە بە زیادەوە لەبەرەوەی ستودیۆ ئەگەر بێت ئەو پارێنێتەوە شوێنی لە داهاتی گشتیان نەقز دەکا واتە پشکەکانیان دێتە خوارێ بۆیە ستودیۆ کامل زەخت دەخاتە سەر دەرهێنەریکەوە باشترین فیلم دروست بکە بۆیە زۆرجار دەپرسن ئایا هۆلیوود چۆن و هەروە بەرەو پێشکەوتون دەچی بەردەوام پێش دەکەوێت قەت ڕناوەستن هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ستودیۆ دایمە زەختێکی زۆر دەخاتە سەر دەرهێنەرەکان ئەکتەرەکان کەوا باشترین فیلم دروست بکەن جا زۆرینەی کات فیلمەکان زۆر باش نینە زۆرینەی کات فیلمەکان شکست دێنن بەڵام فیلمەکانی ئەکسپێندەبڵز لەگەڵەوەی کە چیرۆکیان زۆر خۆش نییە و باش نییە بەڵام لەبەروی کۆمەڵ ئەکتەرێکی ئەکشنی ناوازە تێدا هەموو خەڵک حەزی لێە سەیری بکە فیلمە نوێیەکەی ئەکسپێندەبڵز ئەوەکو وتم جەقلی دەگەڕێتەوە ئارنۆڵد لەگەڵ سیلڤەر ستالۆن یاخود ڕامبۆ بەشداری دەکەنەوە پێشبینی خۆمە دەڵێم ساڵی 2022 لەوانەیە لە سینەماکان بڵاو بکرێتەوە ئەگەر بێت و ڤایرۆسی کۆڕۆنا لە هەموو جیهان کۆنتڕۆڵ بکرێت یاخود بە شێوەیەک لە شێوەکان هەموو خەڵک ڤاکسینی وەگری چکەستە لە ئەمریکا سینەما کرایتەوە بەڵام بۆ ئەو کەسانێکەوە پاسەپۆرتی ڤاکسینیان پێەیە واتە ئەگە بێت و ڤاکسین لێ بدرێت پاسەپۆرتەکەت پێ دەدەن وچی وەرەقەیەکە لە دەست دەبیتن
ئەو بە وەرەقی دەتوانین بچی هەموو شوێنێک چکاتو لە ڤاکسینە دەدرا واتە تووشی کۆڕۆنای نابی یاخود کۆڕۆنا ناگوازیەوە بەڵام ئەگەر ئەو کەسانێکەوە ڤاکسینیان لێ نەدرا لویان نییە بستنە هەموو شوێنێک بە تایبەتیش سینەماکە بۆیە پێشبین دەکرێت لە ساڵی 2022 فیلمەکە لە سینەماکان نمایش بکرێت لە پاییزی ئەو ساڵیش دەست بە وێنەگرتن دەکەن جا بەرەمێنانی فیلم عادەتەن لە نێوان 6 مانگ بۆ 8 مانگە بە تایبەتی ئەو فیلم ئاکشنانە لەوانەیە 6 مانگ بخیانی چکە دیمانەکان هەمووی دیارەست دەکەن واتە پێویستیان بە دووبارە وێنەگرتنەوە نابی کە فیلمەکانی مارڤڵمان هەیە دیسیمانێ دووبارە وێنەی دەگرنەوە ئەو فیلمە پێشبینی خۆمە ساڵی 2022 ئینشاڵڵا سینەماکان دەیبینین من زۆر هەواداری فیلمەکانی ئەکسپێندەبڵسم ئارنۆڵد یەکە لە پاڵەوانەکان لە ژیانم ڕام بۆ بە هەمان شێوە هیوادارم فیلمێکی خۆش دەرچێت هاوڕێیان دێمە سەر تەوەرێکی دیکەی بەرنامەکەم ئەوەیان یەکزار سەرنجڕاکێشە بە باسی ئۆتۆمبیلی ڕۆڵز ڕۆیز بکەم یەکێ لە گرانبەهاترین ئۆتۆمبیلەکان لە دنیادا لە هەموو جیهان لە مێژوودا ئەو ئۆتۆمبیلە هەرزانترین ئۆتۆمبیلی خۆی دروست کردە مەبەستم چییە؟ ڕۆز ڕۆیس براندێکی BMW باشە ئەنی کۆمپانیا BMW ئۆتۆمبیلەکانی ڕۆز ڕۆیس بەرهەم دێنین واتە سەر بەویە چۆن مەیباخ سەر بە مارسیدیسە ڕۆز ڕۆیس سەر بە BMW کۆمپانیا ڕۆز ڕۆیس ئەو ساڵ ئۆتۆمبیلێکی بڵاو کردەوە بە ناوی گۆست ئۆتۆمبیلێکی فانتمی قەبارە بچووکە مەسەن ئەو ئۆتۆمبیلەتان بینیوە فانتم زۆربەتان بینیوتانەکەەوە قەبارەکەی زۆر دەرکەکەی بە پێچوانە دەکرێتەوە دەرکی دواوەی ئۆتۆمبیلێکی بەناوبانگە ئەو ئۆتۆمبیلە سەری یەکجا بەرزە مەسەرەن لە چەند دەست پێ دەکە عادەتەن لە 50 بۆ 65 دەفتەر سەری دەست پێ دەکەواتە ستاندارد ئۆپشنەکە مەسەرەن مواصفاتی زۆر بەرز نییە ستاندارد هەرچەندە مەچینیان هەر 12 پستۆنە بەڵام لە ژوورەوە مواصفاتی کەمترە بەڵام ئەگە بێت و مواصفاتی بەرزکەوە تاوەکو 2 ملیۆن دلار بەرز دەکرێتەوە بەس مواصفات واتە هەمان ئۆتۆمبیلە بەڵام مواصفاتی لێخوڕینیش نا واتە ئۆتۆمبیلەکە سەرێتر ناڕوە تەنیا دانیشتنی خۆشترە مواصفاتی لە ژوورەوە مەسەرەن گلۆپی تێدایە پێی دەڵێن ئەستێرە ئەو ئەستێرەکانی تێدا لە سەقفی هەموو دەبتە ئەستێرە ڕووناچیش تێدایە نازانم لە ناو دەرگەی سەیوانی تێدا ئەو شتانە بەرزکردنەوەی ئەو شتانە یاخود مادەکانی کە ئۆتۆمبیلەکەی پێدا دەپۆشێ لە ژووری ئەو مادانەوە دەکە ئۆتۆمبیلەکە گران بێ ڕۆز ڕۆیس ئەو ساڵ چی کردێ BMW چی کردێ دەڵێ زۆر خەڵک حەزی ڕۆز ڕۆیسی بکرێت ئەنی نەفەری دەوڵەمەند نەفەری گرانبەها حەزەکان ڕۆز ڕۆیسی بکڕم بەڵام بەو شێوازە دەوڵەمەندی نە بچن 50 دەفتەری بە ئۆتۆمبیلێکە هەیە دەڵێ کاکە من 20 دەفتەرم هەیە لەو 20 دەفتەری دەمێن بە 12 دەفتەری ئۆتۆمبیلی شاز بکڕم ڕۆز ڕۆیس دەڵێ کاکە وەرەکنەمە فانتۆمە کلۆ دروست دەکەین ڕۆز ڕۆیسە کلۆ دروست دەکەین بە 12 دەفتەری هەمان مواصفاتی فانتۆمە گەورەکەی هەیە بەڵام قەبارەی تۆزێک بچووکترە مەچینەکەی یەقیز بچووکترە ئەو 12 پستۆنە لۆ دەکەینە 8 پستۆن کە 8 پستۆنیش یەکزار زەبەلا ینی 8 پستن ینی خلاص تو ساکە لۆریێکی داژێ ئەوەندە بەقوتە ڕۆز ڕۆیسە نوێیەکە سعری 12 دەفتەرە بە قسەی BMW هەرزانترین ڕۆز ڕۆیسی نوێیە بڵای بکەنەوە بێگومان هەرزانترین ڕۆز ڕۆیس نییە لەبەرەوەی ڕۆز ڕۆیسێکی 2008 و 7 ئەوانە سعریان هەرزانترە یان 2019 و 20 ئەوانە سعریان هەرزانترە بەڵام ڕۆز ڕۆیسی نوێ لە شەریکی بەخۆ بە سفری دەربینی بە 12 دەفتەری پێشتری خەون بووە لە بۆ زۆر خەڵکی بێگومان من باسی خەڵکی عام ناکەم کەوا مەسەرەن 2 دەفتەری پێ تەڵەپارەکە دەکەنەوە مەسەرەن بە دەفتەری سیارەش دەکڕی لۆمە بەسە بە 2 دەفتەری بکڕی ئەوە تو خوا پێدای بەسەر دەفتەری بکڕی لۆت مایتەوە وایە بابەت عادەشی لۆ بەزێشی دەفرۆشی خوا پێداوە بە 5 دەفتەری دەکڕی ئەوە بابەت یەک ڕێزە دوکان لۆ بەجێشی دەفرۆشی دەکەیت سیارەك مەبەستم هەشە بێگومان بە کارکردن دەتوانێت هەموو شتێکی بکە بەڵام مەبەستم ئەو کەسانێکەوە داویست بە دەفتەر و 12 دەفتەر ڕۆز ڕۆیسی بکردن ئێستا ئەو ئۆپشنیان لە بۆ بەردەستە بێگومان ئەوش خەڵکی ئاسایی ناگرتەوە خەڵکی دەوڵەمەند دەگرتەوە بەڵام دەوڵەمەندیشێت دەوڵەمەندتر هەیە و دەوڵەمەندیش هەیە من هەموو جارێ لەگەڵ برادەرەکانی خۆمیان لەگە زۆر سوحبەتێک شتێکی بکەم دەڵێم دوو نوع دەوڵەمەند هەیە دەوڵەمەندێکیە بە کارکردن پەیدا دەکا دڵی نایە پارەکەی سەرف بکە دەوڵەمەندی ناژی چکە دەست سێ پارەکەی لەدەستدا باکەپی نییە سەرف بکە خلاص نایەتەوە جێ زەحمەتە بێتەوە جێ بەڵام دەوڵەمەندێکی دیکە هەیە کە لە بۆی مایتەوە ویراسی بە میرات لۆی مایتەوە جێلێ نییە بچی 50 دەفتەری سەرف بکە لەبەر چ لەبەرەوەی قسەچی دەکەم یەکێک لە هاوڕێکانی خۆم جارێک لۆی باس کردم وتی ئەمە عایلەتی دەوڵەمەندنەوە مەگوان سەدەڵێنژی زۆر دەوڵەمەند دیاری کوری با بە دەوڵەمەند ئایت باز ببێت دەوڵەمەندم ئایپاد هەفتی بەکارنێنە مەبەستم یەکێک لە هاوڕێکانی خۆم جارێک پێی وتم وتی ئەمە عایلەتی دەوڵەمەندین وەکو دەوڵەمەندی خۆشیان هێرشیتەوە ئەویژە هەیە مەسەلەن کاتێک کێشیشیانە بۆ دروست دەبی لە ڕووی داراییەوە
دەڵێ ئەمە کێشەی مەکو عیلاج دەبی مەسەلەن زەرڕێکی گەوریان کردێت لە دوکان لە شوێنێک لە شوێنێک مەسەلەن پارەیان پێ نامینێت لە ماڵێ ناتوانن بەرهەمی نامکەن ناتوانن شت دروستکەن یان ناتوانن کارەکان بەردەوام بکەن دەڵێ عیلاجی مە زۆر ئاسانە تەلەفۆنێکی لێ داپیری خۆمان دەکەین یەک پارچە عردمانەوە دەفرۆشی 50 دەفتەری دەکا هەموو پارەی خۆمان وەردەگرینەوە یەکسەر هەموو فول دەبنەوە ئەجەم بەو نوعان دەڵێن دەوڵەمەندی ڕاستەقینە ئەوانە قەت بە عادی ناکەون دائم باکەپیان هەیە بەڵام دەوڵەمەندانەی ئاسایی ئەوانە دەوڵەمەندینە کە مەسەلەن 5 دەفتەر 6 دەفتەر بە سایەک دەن ئەو دەوڵەمەندی تەبیعیە یعنی لە دەستی بچی خلاص نایەتەوە شوێنی خۆی بەڵام ئەو دەوڵەمەندانەی قەت ناکەون بەردەوام باکەپی هێدێتەوە شوێنی خۆی شاهانەیی دەژین ئەوانە دەوڵەمەندن بەڕاستی جام هاوڕێیانی خۆشەویستم ئەوە دەوڵەمەندێکی ئاسایی دەتوانانی ئێستا بچی ڕۆژڕۆیسێکی بکڕی ئۆتۆمبیلە پێی دەوترێت گۆست سەری 12 دەفتەرە زۆربەی ماسفاتەکانی فانتۆمی تێدایە تەنانەت سەلاجەکەی تێدایە لە دواواگەت لە دواوە دانیشی دوگمەدا دەگری سەلاجە دەکرێتەوە بەو کەسانی مەسەن لۆمە نە بەڵام ئەگەر مەسەلەن ئەوانەی کە دەخۆنەوە یاخود شتێک دەتوانن بەسەرەن لە بۆی دروستکرا بەڕاستی تۆ شامپانیا پێشکەش دەکا کۆپایان ڕۆژۆی شامپانیاکی بە دیاریش دەداتە ئەوەکەی کریارەکەی دەڵێت تەنیا سەری سەرلاجەکەی $1600 1600 وەرەقەت تەنیا سەری سەرلاجەکەیە جابیر بکەوە سەرلاجە بە 16 وەرەقی لە ماڵێت سەلاجەی پێدە چەند زەبەلاحە لەناو ئۆتۆمبیلەی تێیدا دەبیتن سعرەکەی $120,000 دەکات 12 دەفتەر وەکوتم دەڵێت دەتوانی چەندین شتی دیکەش مەسەلەن ئۆپشن بکەی یەک لە ئۆپشنەکان زیادکردنی لۆگۆی ڕۆژڕۆیسی لەناو دەرگەکان دەتوانی ئەو دەرگانە مەسەلەن دەرگەکانی کە لەکنتە دەکەیەوە قەپات دەکەی لۆگۆی ڕۆژڕۆیسی بە گەورەتر نیشان بدریان بچووکتر نیشان بدرێت ئەگەر تێ بە گەورەتر نیشان بدرێت دەبی چەندی بدەیت دەبی $850 بدەیت و لۆگۆیەکەت بە گەورەتر نیشان بدرێت مەسەلەن تو تواز دەتێت بە سایەک دیاری عاز دەکەی لۆ خۆت کە دەرکی دەکەیەوە هەموو دنیا بزانیەوە ڕۆژڕۆیسە هەرچەندە هەدیاریشە ڕۆژڕۆیسە بەڵام تێ لی تاکیدکەوە کام ئیلا ڕۆژڕۆیسی داژەم چاوت لەسەربی چ دەکەی $850 خۆت دەدەیت دەرکاکە دەرگایەکەی دەکەمەوە لێرە لۆگۆیەکەم بە گەورەی لەبەوە دابنێ شەریکەش لۆگۆیەکەت بە گەورەی لەبەوە دادەنێ کە دەرکی دەکەیەوە هەموو خەڵک ڕۆژڕۆیسی دەژوە پارەی خۆی دەیە جا ئەو ئۆپشنانە ئەو زیادکردنە بچووکانە وە دەکا سعری ئۆتۆمبیلی بەردەوام بەرز ببتەوە بۆیەش ڕۆژڕۆیس یەکێکە لە ئۆتۆمبیلە گران بەهاکانی جیهان لەبەرەوەی دەزانن خەڵکی دەوڵەمەند چۆن بیر دەکەنەوە دەزانن خەڵکی دەوڵەمەند تەنانەت داخستنی دەرگا ئۆتۆمبیلی ئاسایی دەرگەی دەکەیەوە دادەنیشی لە ناوێ پێیتە خوارێ دەرگەی دەکەیەوە دێ دەری و دەرگی قەپات دەکەی هیچ قورسێکی تێدا نییە شتێکی زۆر ئاساییە بەڵام خەڵکی دەوڵەمەند دەڵێن نەخێر کو دەبی ئەم بە خۆم دەرگەی داخم کە دانیشتناس دەستم ناگاتی لۆ خۆمان دیکەم کۆپانە ڕۆژۆیس دەری دانیشە عقل بۆ لە خۆ دانیشە دوگمەکی لۆ دانای دادەگری دەرگەت لۆ قەپات دەکە بە تەواتی قەپات دەکە نەگە هەبەز بێتە پێش هەر دای دەخە بە کاملی بە سەبریش دێ دەنیشینایە بە سڵۆ دێ بۆ چی برێت و مهمی حەز بە مهمیەتی دەکەی ئەو ئۆپشن نییە ئەوە ستانداردە لەناو هەموو ئۆتۆمبیلەکانی ڕۆژۆسی و دەرگایەکەی دواوەش بەڕاستی بە پێچەوانە دەکرێتەوە وەبی سواربوونت ئاسان بی جا ئۆتۆمبیلەکانی ڕۆژڕۆیس بە دائیمەن خزمەتی دواوە دەکات کوشتنەکەی دواوە دەستە ڕاستیان دەستە چەپ زۆرتری مواسفات لێون دەرە شێلاین تێدایە مەساجد تێدایە گەرمبوون ساردبوونی تێدایە تەنانەت گەرمبوونی و ساردبوونی بژێر پێشتی تێدایە کە پێت لەسەر زەویەکە دادەنێ ئەو کومبارەی یاخود ئەو فەرشەیت لە ناوی ڕایەخرایە دەڵێ سعری $12,000 کاملی ڕووپۆشکردنی ئۆتۆمبیلەکەی 12,000 واتە ئەتو ئەو کومبارەی لەناو ماڵی خۆشت بەکارنانی کە لەناو ئۆتۆمبیلە هەیە ئەوەندە گران بەهەیە تەنانەت دەڵێ ئەگە بتەوێ تەنیا شێوەی گزۆزەکەی دواوە نیکلەکەی گەورەتر بکەی یان جوانتری بکەی ینی فەخامەتتر دیاربی پێویستە $52,000 و $52,075 کە سەرف بکەی 52 وەرەقە یعنی تەنیا لە بۆ گەورەتر نیشاندانی گزۆزەکان واتە فەرق ناکە لە سرعات هیچ فەرق ناکە تەنیا جوانتر نیشان دەدا جامە بەستەکەی من لێرە ئەوەی هاوڕێیان کۆمپانیای ڕۆژڕۆیس دەزانی خەڵکی دەوڵەمەند چۆن بیر دەکاتەوە خەڵکی دەوڵەمەند گوێ لە سیارەکە نییە گوێی لە ماسفاتەکانە دەوێت بستە نایە شاهانەی بستە ناوی شاهانایی بێتە دەرێ دەوێت دانیشی ئیسراحەت بکە گرنگی بە سایقی نادا ئەو کوشنێ لە بۆ سایقیدا دەدرێ زۆر ستانداردە هیچ مهمی نییە ئەو کوشنێت لە بۆ دواوەدا دەدرێ ئەو مهمترە لە سایقەکەی لۆ ئەتو ڕۆژڕۆیسی بکڕی بە خۆت ناژۆی سایقت هەیە ئەگە هەشت دەبی یان کڕیشت بە خۆت هاژشتت خەڵک سایقەوە خۆی نییە یەکسەر وات پێ دەڵێن بۆیە ئەگەر ڕۆژڕۆیست کڕی ڕۆژێک پێویستە سایقی بگری پێویست ناکە بە خۆت بیهاژێت چکە یەکێک ئەم بیبینم دەڵێمەوە سایقەکەیە خاوەنەکە نییە ئەوێ مەسەلەکە
خۆشەویستانم ئەوانەی لە تیکتۆک سیرمان دەکەن سپاسان دەکەم فۆلۆم بکەن بۆ ئەوەی هەفتانە ئینشاڵڵە بەرنامەی بەژیریتانە بۆ پێشکەش دەکەم بۆ کەسان لە یوتیوبی سیرمان دەکەن لایک و کۆمنتکا دەکەم لە بیر نەکەن تاوەکو لایڤەکە زۆرترین خەڵک ببینێ خۆشەویستان دینە تەوەرەی دیکە کە ئەوەشیان زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی ئەوە لە ماڵپەڕی دەستان بڵاوکرایەوە کە یەکجار سەرنجڕاکێشە بابەتە چی باباسی ئۆتۆمبیلی فری بکەین ئای مشکلێکمان نەبوو کاتی خۆی باسمان کرد لێکوانش ئۆتۆمبیلی فری و نییە زۆر خەڵک دەپرسی زۆر زالێم دەپرسن لە کۆمنت لە یوتیوبی دەبینم دەڵێن ژی لە باسی ئۆتۆمبیلی فری بکە لەبەرچ ئۆتۆمبیلی فری و نییە لۆ کاتی خۆی لە ساڵانی هەشتایەکان هەفتایەکان کە فلم دروست دەکرا دەیانگۆ لە ساڵی 2020 ئۆتۆمبیلی فری و 100% دەبینین بەڵام تەماشای ئاسمانی بکەین ئۆتۆمبیل لێ نییە بەس فڕۆکەی لێیە لەگەڵ هەلیکۆپتەری ئۆتۆمبیل هەموو لە سەعاردیە لۆ لە ئاسمانی ئۆتۆمبیلمان نییە ئەم دەرم هاوڕێیان ئۆتۆمبیلی فریمان هەیە وازدەوەی بین کە ئێستا باسی دەکەم هەیتمان ناوی هەلیکۆپتەرە هەلیکۆپتەر ئۆتۆمبیلی فریۆ فڕۆکە نییە هەلیکۆپتەرە بەسیترین جوابیش لۆ ئەوەی کەوا لە بەرچە ئۆتۆمبیلی فریمان نییە وەڵامەکەی زۆر ئاسانە هاوڕێیان وەڵامەکەی چییە ئۆتۆمبیلی فری و لە ئاسمان یعنی تو بەسەر بیرکەوە تۆ ئۆتۆمبیلی فری داژەی ونیە دەفری لە ئاسمان عاتڵ بیچل لێدێ یەک فیزین ڕاوەسی چل لێدێ بەردەبیەوە دەمری ئۆتۆمبیل لە ئاسمان ڕەناوەستی پەروانەیە هێزە نامینێ بەردەبیەوە بەدەسە ئاردی ئۆتۆمبیل ڕاوەسی چل لێدێ هیچ لێ نەیە لا دەدێت دەمری بە مردن دەمری ئەوەی کێشەکە هیچ زانایەکە تاوەکو ئێستا نەیتوانی و ئەو کێشەیە سادەیە گەورەیە زەوەلاها ئیلاج بکە لەبەر ئەوەش ئۆتۆمبیلی فریمان نییە لەبەرەوەی ئۆتۆمبیلی فریوت باژۆی لە ئاسمان دام بکەی کێشەی لە دروستبی بەردەبیەوە و دەمری دبینیشمانە چەندین جار بینیمان هەلیکۆپتەر بەربیتەوە فڕۆکە بەربیتەوە مردنە مەحاڵە دەگمەنە نەفرەك لە بەربوونەوەی هەلیکۆپتەر و فڕۆکەی لەسەر زەوی نەجاتیان ببی ئیلا ناو دەریای نەجاتیان دەبێت ئەگە بکەتە ناو دەریای باباسی کۆمپانیایەک بکەم بە ناوی ئێرۆمۆبیل نەک مۆبایل ئێرۆمۆبیل یەک دوو دانە ئۆتۆمبیلی فریویان دروست کردی ئەوەیان ئۆتۆمبیلی فریوە فڕۆکە نییە لەبەرچ دەڵێم ئۆتۆمبیلی فریوە لەبەرەوەی لەسەر زادەش دەتوانی بڕوە چوار تای هەیە باڵەکانشی دەستەوە ناویەک دەبتە ئۆتۆمبیلی تەبیعی وەروە باڵەکانشی دەکرێتەوە دەتوانی بفڕی بەڵام ئەو کۆمپانیایە پلانی وابوو کەوا ئەو جۆرە ئۆتۆمبیلە فریوە بکاتە شێوەیەکی بازرگانی خەڵک بتوانین بەدە دەفتەر و پازدەتەوە و ڕۆژڕۆیسەکەی خەڵک بیکڕی لێ بخڕی بەڵام لەبەرەوەی هیچ دەوڵەتێک ڕێگە بە ئۆتۆمبیلی فریواتە دەڵێ ناکرێ بە هیچ شێوازەک مەسەن هەلیکۆپتەر دەبی ئینجازەی تایبەت تەبی ڕێگە پێدانە تەبی کەوا بە شوێنێکدا دەڕۆی ئەگەنا مەمنوع هەلیکۆپتەر لە هەموو دنیا هەلیکۆپتەر مەمنوعە فڕۆکەش ئەوە هیچ و هێڵی خۆی هەیە لە ئاسمان ناتوانانی هیچ کۆمپانیایەک ڕێگەی بەو کابرایەنەدا کابرا هەڵسایە دەڵێ هەردوو دانە دەفرۆشم هەر دانەشی بەچەندی دەفرۆشی لەوانەی بپرسن بە 1.2 ملیار دۆلار ئەوە ملیۆن دۆلار ببوور نەک ملیار 1.2 ملیۆن دۆلار واتە 160 دەفتەر هەردانای کە ناشتوانی بیفرێنی تەنیا یەک وڵات لە یەک شوێنی دیارکرا و ڕێگەت پێدەدا ئۆتۆمبیلی فری بەکاربیینی ئەوش هۆڵندایە شوێنەکە کە کەس کەسی لێ نیە تەنیا خۆتوانی شوێنی دیارکراوە دەبیەوە دەی بە فری بێ خوارێ لەوانەیە پرسن ژیر لەبەرچ ڕێگە بە ئەو ئۆتۆمبیلی فری و نادرێ هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیەکەوە هیچ حکوومەتێک نەک حکوومەت یعنی خەڵکی ئاسایی تۆ ڕێگە دەدەی ئۆتۆمبیلێکی فری بەسە ماڵتوودا بڕۆ نەخێر بەتابەت ئەو وڵاتانەی کەوا زۆر پێشکەوتن باڵەخانەی بەرزیان هەیە ینی حسابی خۆت کە ئەگەر یەکێک بیۆ مسابقە دوو ئۆتۆمبیلی فری مسابقە بکەن خۆیان پێ نەگیرێتەوە وەچی شەقامی نییە بڵێ خۆی لە زادەکی دەدا خۆی لە شوێنێک دەدەونیە ئۆتۆمبیلی فری خۆی لە چدا خۆی لە باڵەخانەیدا کاتە خەڵک دەمری یعنی کێشەی زۆر ئۆتۆمبیلی فری بۆیەش بۆ شێوازە بەربڵاو نییە خەڵک بەکاری نانی منووسیتیان ژێت و دڵی 1.5 نی 1.6 ببورن 1.6 ملیۆن دۆلار ئەوە نرخی ئۆتۆمبیلە فریوانەوە تا نرخی 160 دەفتەرە هەردانای ئۆتۆمبیلەکان دەفرۆشتێن بێگومان لە بزانام 1-2 هەفتەی داهاتووە بزەبت 1-2 هەفتەی داهاتووە بەتەمانە بیفرۆشن دەست بە فرۆشتنی بکەن لە ئێستاوە دەڵێ زیاتر لە 6,725 کەس ئامادەیە بیان کڕی بێگومان ملیۆنێر یەکجار زۆرە ملیارنێری زۆرە بەڵام تریلیۆنێرمان نیە لە دنیاە بەڵام تریلیۆنێرمان هەیە بە کۆمپانیا بەڵام وەکو شەخص نییە بە فەرمی لەوانەیە هەبی لە فەرەکە نیمانە
چەندین کەس بەتەمان ئۆتۆمبیلانە بکڕن چ دەکەن مەزادیان دەکەن واتە دەکەنە مەزادخانە لە 1.6 میلیۆن دلار نرخیان دەست پێ دەکە لەوانەیە بە 20 میلیۆنی بفرۆشێ بە 30 میلیۆنی بفرۆشێ ئەوە کەس نازانی خۆشەویستان دێمەسە تەوەرەی دیکەی بەرنامەکەم با باسی شتێکی دیکە بکەم کەوا زۆری نەتان لەوانەیە حەز بکەن یەک بەخۆم من حەز دەکەم سەفەرێک بکەم لە بۆ دەرەوەی زەوی بۆ کەسانی سواری فڕۆکە بووینە دەزانن کەوا گەشتکردن بە فڕۆکە ئەگەر حەزت لێبی تامێکی یەکجار خۆشی هەیە بۆ کەسانی کە نەشیان کردووە حەز دەکەن سواری فڕۆکە بن و بفرن بەڵام فڕین لە دەوری زەوی شتێکی دووبارەیە هەموو خەڵک زۆربەی خەڵک کردووە هەموو بەڵام زۆر خەڵک بینیوی بەڵام ئەی ئەگەر بەو فڕۆکەیە بە ساڕوخی نا بە فڕۆکەی واتە بە کەشتینە بە فڕۆکە بچێت دەرەوەی زەوی پیاسەیەکی دەرەوەی زەوی بکەی مانگ ببینی نزیکەوە نا بەس بیبینی بە تەواوەتی زەوی بە خڕی ببینی و بێوەش لە خلاری 4 کاتژمێری هەر هەموو شتانە بکەیت پێویستە لە بۆ یەک گەشتی 4 کاتژمێری چەندی سەر بکەی 25 دەفتەر کۆمپانیایەک بە ناوی کۆمپانیایەکە ناوکەتان بۆ بخوێنمەوە ناوێکی خۆشی هەبوو بەڵام لێرە نووسیمە کۆمپانیای VSS هەڵساوە بە دروستکردنی جۆرە فڕۆکەیە کە ئەو وێنەکەیتی لە یوتیوب دامناوە بۆ کەسانی تیکتۆک دەبینن وێنەکان لێرە نبینن بۆ دەبی بستنە یوتیوب لە یوتیوب ببینن ئەگەر حەزەکەس لێرە لایڤ ستریمەکەم کردیتەوە لەناو یوتیوبی ژیری ئەو وێنەکەی فڕۆکەیەکی یەکجار خەیاڵیە یعنی ئەو فڕۆکانە تەنیا لە فیلم شت بینیمانە بەڕاستی ناوی فڕۆکەکەش ڤێرجنە بەو کەسانی ئینگلیز دەزانن ڤێرجن یعنی پاکیزە واتە ئافرەتێک زەواجی نەکردی پێ دەوترێت ڤێرجن پاکیزەیە خونچەی نەکراوە بە کوردی پوختی فڕۆکەی ڤێرجن پێ دەوترێت ڤێرجن گەلاکتیک پلین بۆ کەسانەیە کەوا زۆر دەوڵەمەندن و دەیانەوێت یەک گەشتی دەوری زەوی بکەن ئەو فڕۆکەیە نزیکەی چەند کەسی جێدەبتەوە بەڵێ 17 کەس دەتوانی سواری بی ینی سواری فڕۆکەی بستنە دەرەوەی زەوی 17 کەس 17 دانە پەنجەرەشی هەیە پەنجەرەکانیش ئەگە وەکو دەبینین لە وێنەکەی دیارە هەندێکی وەکو فڕۆکەی ئاسایی دەندێ بەڵام لە سەقفەکەشی پەنجەرە هەیە و لە ژێریشی پەنجەرە هەیە لەبەرچن لەبەروی کاتێک تۆ لە هێز چێشکردنی زەوی دەدەچین کە دەچێت دەرەوەی زەوی تۆ تووشی چ دەبی نەمانی هێزی چێشکردنی زەوی بێگومان دەفڕی لە هەوا دەفڕێ هەر کەسە و پەنجەرەیەکی خۆی هەیە بستلای پەنجەرەکەی خۆی لە ئاسمانیان لە هەوا سەیری زەوی بکە سەیری مانکە سەیری زەوی بکە بەخڕی ئەو فڕۆکەیە ماسفاتەشی هەیە دەتوانین ڕەنجی خۆی بگۆڕی مەسەلەن مەبەستم چیە لەوەی ناتوانانی مەسەلەن بێگومان ڕەنجی خۆی دەستی بکاتەشین ئەو ڕەنگی لە بۆی دانرێ ئەلەمینیۆمیە ئەو ئەلەمینیۆمیە ئەگە بێت و بستە ئاسمان نابینرێ مەسەلەن ئەگە بستە ناو هەور کاملی فڕۆکەکە ڕەنجی هەورەکە وەردەگری چونکە ئەلەمینیۆمی وێنەدانەوەی هەیە وەکو بڵێ شوشەیە لەسەر زەویش دەبیندرێت لەبەرەوەی سەر زەوی تۆزێک ڕووناچی هەیە چکە خۆر لە زەوی دەدا ڕووناچی بەڵام لە ئاسمان لەبەرەوەی خۆر لە زۆر ڕووە بەریدەکەیوە سێبەر دروست ناکە دەڵێن بە دیار ناکەوی جامەبەستی شانسیە لە دانانی ئەو ڕەنگی ئەوەیەکەوە ئەو فڕۆکەیە بتواندرێ ینی چکە لە زەوی دەسەت دەرێ کەمترین گەرمی چێش بکە لە بۆ خۆی وێنەدانەوەیە مەسن ڕەنگەکەی نامژی خۆر ڕەنجی خۆر نامژی وێنەدانەوە دروست دەکە واتە ئەو کەسانی کە لە ناوینە گەرمیان نەبی بە کشتی 25 دەفتەرتدایە کو دەبی گەرمات بی ئەم 25 دەفتەری بدە سوای فڕۆکەیەکی بم گەرماشم بی شتیوانە سیاق ڕاگرە تێمە خوارێ ناتان بێ خوارە چێوە دێ خوای بەردەبیەوە دەمری ئەدڵ ڕدەگرم لە ئاسمانێ شتیوانە جا ئەو کۆمپانیە ڕکابەری بێگومان لە کۆمنتش نووسراوە لە نووسیان ئەوە ڕکابەری کۆمپانیای سپیس ئەکسی دەکا واتە ڕکابەری ئیلۆن مەسکی دەکەن واتە تەنیا ئیلۆن مەسک ئێستا حالیان کار ناکات لە بۆ بەرهەمهینان و بڵاوکردنەوەی ئەو جۆرە فڕۆکانەی کەوا ئەچەندە ئیوان فڕۆکەن ئیوان کەشتیە بەڵام ئەوانە ئێستا کۆمپانیای VSS کار دەکات داشتێکی زۆر سەرنجڕاکێش هەیە دەمێ پێتان بڵێم هاوڕێیان ئەویش ئەوەیەکەوە دەزانن کەوا ئەگەر بێت و شتێک فڕۆکەبی ئۆتۆمبیلبی هەر شتێک مەسەڵەن ئۆتۆمبیلیشمان بینیوە ستا دەرەوەی زەوی ئەوەی کۆمپانیای سپیسێکس یەکەم ئۆتۆمبیلی نرد دەرەوەی زەوی لە ساڕۆخەچیانوە کردبوو ساڕۆخە لە بە مەریختە ڕووی ئۆتۆمبیلەکەیان دانا ڕۆی هەر تێسلا بوو ئۆتۆمبیلش تێسلا بوو بۆ هەواڵی لە زۆر شوێن شتێک زۆر سەرنجڕاکێش دەمێ باسی بکەم کە باس نەکرد هێشتا ئەو فڕۆکیە
بە موشەکی ناسە دەرەوە چ دەکەن دوو فڕۆکەی زەبەلاح دەینن دوو فڕۆکەی زەبەلاح چۆن دەڵێ پێکەوە کنراون ئەو فڕۆکەیان لە سەری دەبی لەوی دەیبەستنەوە ئۆتۆم ئەنی فڕۆکە زەبەلاحەکان کاتێک لە چینی ئۆزۆن نزیک دەبنەوە چکە بڕینی چینی ئۆزۆن پێویستی بە هێزێکی یەکجار زۆر گەورە هەیە ئەگەر ناتوانێت چینی ئۆزۆن دەرباز بی مەسەر نەها نمونەی بەسیتان بینەوەی تێبگەنەوە بەستم چی دەڵێن چینی ئۆزۆنە هەیە لە فیلمەکان بینیتانە کاتێک تیارێک یا فڕۆکێک شتێک دەکەوتە خوارێ ناو چینی ئۆزۆن تووشی ئاگری دەبی دەستێ تووشی ئاگرەی زۆر دەبی کاتێک دێتە ناو زەوی هۆکارەکە چیە چینی ئۆزۆنە کەوا ئەو بەرگەیە کە داخلی بەرگەکە دەبێت جا دەرچوون و هاتنی لەی گەرمیەکی یەکجار زۆر دروست دەکات ئەو فڕۆکەیە بە دوو فڕۆکەیت کە دەبی فڕۆکان زۆر زەبەلاحن ئەو دوو فڕۆکەیت کە ئەو فڕۆکەیە ڤێرجنە یاخود پاکیزەی هەڵدەگرن کاتێک دەگاتە نزیک چینی ئۆزۆن لە ڕسمەکە تۆزێک دیار نییە بەڵام دەڵێ لە دواوە سیستەمێکیان بۆ داناوە دەتوانی بە خێرایی دەنگ مەسەڵەن دەنگ چەند سەریع دەڕوا بەو خێراییەی وزەیەک فڕێ بدا چینی ئۆزۆن بە ترکەیە گەن دوو ترکە تێدەپەڕێنی جا ئەو کەسانی کەوا لە قوتابخانە فیزیایە خوێندووە دەزان کەوا بڕینی دەنگ شەپۆلی دەنگ چۆن دەڵێن ڕمبەیەکی گەورە دروست دەکات دەنگێکی گەورە دروست دەکات مەسەڵەن زۆر جار دەبینن کەوا لە ڤیدیۆ بینیوتانە یاخود لە شوێنێکیان لە کاتی ئەمەری سەربازی بینیوتانە کاتەکە فڕۆکەیەک بە شوێنێکی سەریع دەڕوا ڕمبەیەکی دێ ئەو ڕمبەیە چییە لە خێرایی سەوت سەریعتر دەڕوا ئەمە بەستەکەش چییە کاتی خۆی شەڕی عێراق و ئێران من بە چای خۆم نمبینیوە کە تەمەنمەوە بەڵام شەڕی عێراق و ئێران مامۆستایەکی فیزیان هەم کاتی خۆی باز دەکەم دەیگۆ تیاری ئێرانی دەهاتە سەر شوێنێکی بەغدا یان شوێنە کاتەکە شەڕ بوو بەس ئەو عەمەلی دەکرد قومبەڵی فڕێنەدا یەک عەمەلی وای دەکرد لە خێرایی دەنگ سەریعتر دەڕۆی وچی بێ بۆمبەکی هەواوی بوو هەوایی بزەبە شتێکی لە بابەتەیە چی دەکرد هەرچی جامخانە هەبوو هەرچی باڵەخانە هەبوو نزیکی بووە هەمووی تێکشکاندێ جا ئەو فڕۆکەیە بۆ عەمەلیە دەتوانێت چینی ئۆزۆن دەربازی بی کە یەکجار زانستێکی سەرنجڕاکێشە لەرینەوەی دیاردە شەپۆڵیەکان ببوو دەست خۆش بی کاکە شوان یارمەتیدا بۆ نەدات ئەو کەلیمێن بۆ نەدات کاتی خۆی لە فیزیا خوێندومانە ئۆکێ بینە سەر تەوەرەکی دیکەی بەرنامەکەوان هاوڕێیان با باسی کۆمپانیای ئەپڵ بکەین ئایفۆن کانجینە ئایفۆنی نوێدێ کانجینێ iOS نوێدێ ئەو کەسانی کاپڵیان هەیە بۆ کەسانی کە ئایفۆنی بەکاردێنن کۆمپانیای ئەپڵ لە مانجی 6 بزەبت لە سەرەتای مانجی 6 کۆنفرانسی WWDC ئەنجام دەدا واتە iOS ئێستا iOS 14 لەسەر زۆربەی مۆبایل ئایفۆنەکان ئەو کەسانی ئایفۆنیان هێزان کە iOS 14 هەیە iOS 15 بزەبت بە فەرمی ئاشکرا دەکرێن ئەنی ئەو فەرمیە ئەو دەنگۆنیە بە فەرمی ئاشکرا دەکرێن هەرچەندە دەڵێن دەنگۆیەکەی لەو مانگەش لە مانجی چواریش کۆنفرانسێکی ئەپڵ ئەنجام درێ بەڵام زۆر سیقم بەوەی نییە بەڵام پێشبینی دەکرێتەوە لە سەرەتای مانجی 6 ئەم پێشبینیە فەرمی لە سەرەتای مانجی 6 کۆنفرانسی ئەپڵ دەبینێ iOS 15 بڵاو دەکرێتەوە iOS 15 چی تێدا دەبی بێگومانەشتە زانیاری فەرمیمانە بەڵام بەپێی چەند دەنگۆیەکی بی iOS 15 گۆڕانکاریێکی گەورە لەسەر فەیزادی دەکەم فەیزادی خێرا دەکە کێشەیەکی گەورەشی فەیز ئایدیش ئەوەیە کەوا ناتوانانی بەلاری مەسەن تۆ پاڵ دایتەوە مۆبایلوا بەکاردێنی ناتوانانی بیکەیتەوە دەبی لە ڕاستبی دمساوت خوار بی ناخینەوە دەبی لە دمسا ڕاست ڕاستبی ئەو دەخینەوە ئەو کێشەیەکی گەورەیە بەڕاستی هەرچەندە کۆمپانیای ئاپڵ پارساڵ وتی ئەو کێشەیە لە ڕێگەی سۆفتوێر عیلاج دەکرێتە خەتا لە هاردوێر دەکەن یا ئەفەیزای دەکەن بە سۆفتوێر دەڵێن ئەو جارە عیلاجی دەکەن جا نازام عیلاج دەکەن یا خودداکەم بەڵام زۆر خەڵک ئەو کێشەیە من وەک خۆم ئەو کێشەیەم هەیە مەسەن زۆر جارها شەو مەسەن نیوە شەوە پاڵ دایتەوە ناتوێت مۆبایلەکەی ئەوها بینە ناو دمساوت بخینتەوە پارت دایتەوە دمساوت خوارە لەگەڵ مۆبایلەکەی دەتەوێت فەیز ئایدەکەت کار بکە کار ناکە دەبێت لە دمساوت ڕاستکەوە یا مۆبایلەکە ڕاستی دمساوتکە اینجا کار دەکە ئەو کێشەیەکی ناخۆشە عیلاجەکەشی ئەپڵ دەڵێن لە ڕێی سۆفتوێری دەبین بزانین چمانە بەدە کاپڵ چەند دەنگوێت شێکەوە دەڵێن ئایپاد پرۆیەکی نوێ بڵاو دەکرێتەوە بۆ کەسانی کە بەنیازن ئایپادی نوێ بکڕن جارێ مەیکڕن چاوەڕوان بن تاوەکو مانجی 6 یاخود ئەو مانگەی لەوانەیە کۆنفرانسێک ببینین ئایپادی نوێ بێ جا فێر بن هەموو جار چاوەڕێی کۆنفرانس بن لەبەرچە کاتێک ئایپادەکی نوێ ئەپڵ بڵاو دەکاتەوە ئایپادی ڕابردوو نرخی $200 دێتە خوارێ ئەو کاتی بڕۆ ئایپادەکەت بکڕن نەک ئێستا چکۆ کات زەرەر دەکەی ئێستا زەرەر دەکەی گەبیکڕن پێشبین دەکرێت ئایپاد مینیەکی نوێ بێ پێناوی ئایپاد مینی 6 کە چەندین ساڵە نەمان بینیوە ئایپاد مینی لە 2009 نەمان بینیوە وەروە دەڵێن ئێرتاگێک بڵاو دەکرێتەوە ئامێرێک بە ناوی ئێرتاگ چۆنە ئامێرێکی بچووکە حەزمەکەی بچووک دەبیتن پێی دەوترێت تاگ لەبەر پێی دەڵێن تاگ لەبەرەوەی دەتوانێت ناو جانتای دای بگری یانە ناو دزدانی دای بنی
شتێکی بچووکە وەکو مگناتیسێکە بە جانتات دەکەوی یان بە جزدانەکەت دەکەوی یان بە ئایپاد دەکەوی ئەگەر بزرت کرد لەسەر ئایفۆنەکەی خۆت بە GPS جێەکەی دەبینیەوە زۆر خەڵک کێشیان لەگەڵ سویدی ئۆتۆمبیل هەیە دەڵێن بزری دەکەن ئەپڵ ئەو ئێرتاگە بڵاو کاتەوە دەتوانین بە سویدی ئۆتۆمبیلەکەتیەوە بخەی بە حیاتی سویزەکەت بزر نابێت ئەگەر بزریشت کرد بە GPS لەسەر ئایفۆنەکەی خۆت بە لۆکیشن دەیدۆزیەوە کە شتێکی یەکجار سەرنجاشتە ئەو ئەپڵ ئێرتاگسە پێشبینی دەکرا لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بڵاو بکرابایە بەڵام هەر دواخرە پێشبینیەکان بەو شێوازنکەوە ئەو ساڵ ئەپڵ 100% بڵاوی دەکاتەوە ئەوە زۆرینەی معلوماتەکان بوو لەسەر کۆنفرانسەکەی ئەپڵی بابێمە سەر تەواجی دیکەی تەکنەلۆژی باباسی کۆمپانیای LG بکەین کەوا کۆتایی بە بەرمیناری مۆبایل هینە و لە بەرچ کۆتاییش پێهینەوە بڕیارە چ بکە شتێکی سەرنجاشتیدا LG من هەموو ژیانم کۆمپانیای ینی مۆبایلی LG بەکارنەهینەیە بەڵام تەلەڤیزیۆنی LGم هەیە لە ماڵەوە و زۆر زۆر ژێ ڕازیەوە ڕاستی LG بە نرخێکی باش ئۆتۆمبیل باش ینی دەرم ئۆتۆمبیل و فهاد مێشکم سەر ڕۆژای سێ بە قورآن ئەوڕۆ ها بکردمە سەر ڕۆژای سێ کە ناتوانم بیکڕم دەکڕم بەڵێ ئێ باش دەیکڕم فکرم لەسەر ئەوەکەی بوو هەر ڕۆژۆیزەکەیە LG شاشەی زۆر باش دروست دەکات بەڵام لە بواری مۆبایل زۆر زۆر فاشلە بەڕاستی یعنی کەسێک هاوڕێیەکی خۆیم پێ بڵێ لە کۆمنت کەوا مۆبایلی LG بەکاردێنی ئێستا حالیان هەیە ناڵێم نییە بەس دەگمەنە زۆر دەگمانە ینی بە بیرم نایە کەسەکەم بینی مۆبایلێکی LG لە کوردستان بەکاربیینی هەیە بەڵام زۆر زۆر کەمە هۆکارەکەی چییە وەکو شاشە وەکو سامسونگ باشە شاشەی LG ناڵێم دەرەزەیەک وەکو سامسونگ بەڵام شاشەیان باشە مواسفاتی زۆر زۆر باشە وتواتی ئەو ڕسمی کە دام نایە پێی دەوترێ LG وینک دوو شاشەیە یەکەچیان دەسوڕێ یەک دەمینێتەوە واتە توانین بە دوو سکرینشت بنووسی تەکنۆلۆژیای سەرنجات شەباسی LG هۆکارەکە چییە هۆکارەکە ئەوەیەکەوە LG کێشەی لە دروستکردنی پرۆسەسەر هەیە ئەو مۆزوع بڕکیشکە هەموو کەس باسانتی ناکە بەڵام باس دۆتان شیکەمەوە هەموو جارێکە کۆنفرانسی ئەپڵتان بینی بی ئەپڵ دەرێ پرۆسەسەرەکەمان ئەو هایە مەحتی دەکات زۆر لەبەرچە مەسەلەن سامسونگ ڕکلام لە مۆبایلی خۆی بکە باسی ڕامی دەکات ڕامی 16 ڕامی قەت ئەپڵتان بینیوە باسی ڕامی بکە مەبەستم سامسونگ بەردەوام ڕکلام لە ڕامی دەکات وەکو سرعەت ئەپڵ ڕکلام لە پرۆسەسەری دەکات لەبەرەوەی ڕامەکانی ئایفۆنی لە 4 گیگا دووگی زیاتر نییە زیاتری ناکە لەبەرچە گرنگی بە پرۆسەسەری دەدا لەبەرەوەی مۆبایل بەڕام سەریع نابێ بە پرۆسەسە سەرێ دەبێت بەڵام بە زیادکردنی ڕام دەتوانین چەند بەرنامەیەک لێک کار پێ بکەیت کە ئایفۆن و کێشەی هەیە بەڕاستی چەند بەرنامەیە بکەوە یەکە چەنددا دەخرێت کە دەچیەوە سەری ریفرێش دەبتەوە لۆ ڕامەکەی کەمە بەڵامکردنەوە داخستنی یەکجار سەریعە لەبەر سەربەری پرۆسەرەکەت باشە ئەو کێشەکەیە LG نەیتوانی پرۆسەری بۆ خۆی دروست بکە پرۆسەری کوالکامی بەکاردێنە کە سامسونگ بەکاردێن زۆربەی کۆمپانیەکان بەکاردێنی شتێکی دووبارەیە ناتوانانی فرۆشێکی زۆر بکەن و مارکتینگیان یەکجار خراپە LG ناتوانی کەوە مارکتینگێکی زۆر لە بۆ خۆیان کۆ بکەنەوە ناتوانانی مۆبایلەکانیان بفرۆشن تەنانەت دەڵێ لە ماوەی 6 ساڵی ڕابردوو 4.5 ملیار دلار زیانیان بە کۆمپانیای LG گەیاندووە لەبەر مۆبایلەکانیان نەفرۆشراوە LG چەکانەوە پاش عیلاجەکەیان زۆر ئاسانە LG لەگەڵ کۆمپانیای ئەپڵی ڕێککەتیە جگە لە سامسونگ پاش LG شاشەی ئایفۆنی دروست دەکات ئێستا شاشەی ئایفۆنی ئۆلێدەکان ئایفۆن 12 یا مەسەن 12 پرۆ 11 پرۆ تەنانەت 12 ئاساییش X Max بەخۆی X نییە S Max بامان توڕە نەبن ئەوانە چه دروستی دەکات سامسونگ دروستی دەکات واتە مۆبایلە گرانبەهەکانی ئەپڵ سامسونگ شاشەکەی لە بۆ دروست دەکات ئۆلێدەکە بەڵام ئەپڵ دەیەوێت جگە لە سامسونگ کۆمپانیایکی دیکەش بەکاربینێ چێ کۆمپانیا بێگومان LG چکە LGش ئۆلێد دروست دەکات تەنیا سامسونگ دروستی ناکات LG دروست دەکات ڕاستە ئی سامسونگی باشترە و گرانترە بەڵام LGش دروستی دەکات جا بە بڕای خۆم ئەمنی مشکم هەم زارە شتێکی جێم لە دەبی یەکسەر مشکمیش دەکاتن بە بڕای من ئەپڵ تۆزێک کاریگەری هەیە لەسەر ئەو بڕیاری LG لەبەرچە ئەپڵ نزیکەی چەندە لە ئایفۆن 10 X کە بڵاو بۆ یەکەم جار لەو کاتی ڕاهات لەگەڵ سامسونگی عقلی کردیە ئەپڵ ساڵانە لە 30 بۆ 40 ملیار دلار دەداتە سامسونگی کەوا شاشەی لە بۆ دروست بکات لەبەرەوەی ئەپڵ بەخۆی ناتوانانی شاشەی ئۆلێد دروست بکات دەتوانی بەڵام ئەوەندە پارەی زیاتری پێویستە تاوەکە و تەکنۆلۆژیا لە دروست بکەس کە ناتوان کۆت پێست بکە دەی بەخۆی دروستی بکە ئەو کاتێکی زۆری دەوێت پارەیەکی زۆری دەوێت ئەپڵ چتەکە حاضر سامسونگ لەوەم دروستکە ئەو ماسفاتەکانی لەوەم دروستکە جا پارێکی زۆر دەدا لە هەر ئایفۆنە و 110 دلاری دەداتە سامسونگی 110 دلار یعنی پارێکی یەکجار زۆرە کە لەگەرە زۆرە
پێویستم دەگای بخۆم ببوورن ئەپل پارەیەکی خەیاڵی دەداتە سامسونجی بەڵام ئەگەر بێت و ئەپل لەگەڵ LG عقدەچی بکە بە نیوەی و سعرێ بڵێ وەرە بە $50 شاشەک منۆ دروست بکە هەم LG قازانستی هەم ئەپل قازانستی چێز دەڕێتی لۆ معاملەی سامسونگ ڕکابەرێکی گەورەی لۆ پێیا دەبێت هەرچەندە من پێم وایە سامسونگ تەسیرێکی زۆر لێ ناکە لەبەرەوەی سامسونگ یەکزار زەبەلا حیانی مەسەنەن نەک تەنیا لە بۆ ئەپڵی سامسونگ شاشە لە بۆ سۆنیش دروست دەکە سامسونگ شاشە لە بۆ دەیان کۆمپانیایکە دروست دەکە یعنی نەک تەنیا مۆبایل شاشەی کۆمپیوتەری شاشەی تەلەڤیزیۆنی لۆ کۆمپانیای دیکەش مەسەلەن پاناسۆنیک ینی بەسن شاشێکی بەناوبانگ نیە لە کوردستان بەڵام لە ئەمریکا و جیان زۆر بەناوبانگە پاناسۆنیک شاشەکەی لەلایەن سامسونگ دروست دەکرێت یعنی تەمشە بینە پێرسایی خۆت بڵێ سامسونگ تەلەڤیزیۆنێکی دروست دەکە لە بۆ کۆمپانیایچکە بەڵام لۆگۆی سامسونگی لەسەنیە لۆ پارەی دەوێت سامسونگ پارەکەم بدەێ هەموو لە دروست دەکەم لۆگۆ چێت لابە ئیخۆ لە سدانێ بزە بدەوێ مەسەلەکە ئەوە کۆمپانیای LG بۆ هاوڕێیان بینە سەر شتێکی سیر کەوا پێم سەیرە بەڕاستی شتێکی سیر بەڕاستی کەوا لە ئینستاگرام پەیدا بووە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو کە زۆر خەڵک لە ناو سۆشیال میدیای خۆشمان لە فەیسبوکانە بینیم ئینستاگرامەکی یەکجار زۆر هاکرێ فەیسبوک دەڵێ تەنیا لە ماوەی چەند بابزبان مەقالەکەم لەو بکرێتەوە فەیسبوک دەڵێ لە ماوەی تەنیا 2 هەفتەی ڕابردوو زیاتر لە 3 ملیۆن ئەکاونتی ئینستاگرام تووشی هاکردن بووە چۆن هاوڕێیان خۆشەویستان ئاگادار بن ئەگەر بێت و نامەیە کردو هات لە ئینستاگرامی ئەگەر نووسرا بوو ئینستاگرام ئەو نامەی لە بۆ نردی مەسەلەن نووسرایەت و کۆپیڕایتت کردیان شتەکەت کردی مشکلەی ئەکاونتەکەت ئەو لینکەدا بگرە با چارەسەر بکەین لە بۆت نەیکەوە نامەکە دیلێتکە لەبەرچە فەیسبوک دەڵێ ئینستاگرام بە هیچ شێوازێک نامە لە بۆ بەکارهێنەری خۆی نانێری ئینستاگرامەکە بیۆ نامە لۆ بنێری بە ئیمێل لە بۆ دەنێری مەسەلەن ئەو ئینستاگرامت بە جیمێل دروست کردیە ئەوان ئیمێڵەکی لە بۆ جیمێلەکەت دەکەن لەوێ دەتوانین قسەیان لەگەڵ بکەین نەک بە نامە واتە DMت ناکە ئینستاگرام بە هیچ شێوازێک ئەگەر ئینستاگرام نامەیەکی لە بۆ نردی نووسرای ئینستاگرام یوزەرنێمەکەش ئینستاگرامە تکایە مەیکەنەوە لەگەر کردنەوەشی دای بگری دەچێت ناو سایتێکی ماڵوێر کە یەک ڕاستەوخۆ و ئیمێل و پاسوۆردەکەت وەردەگرن ئەکاونتەکەت بای دەستی لێ بشەوە فەیسبوک ناشت داتەوە لەبەرچە فەیسبوک ناداتەوە فەیسبوک دەڵێ ناتوانین ئەو ئەکاونتانەش دووبارە بدەینەوە بەکارهێنن لەبەرەوەی ئەو کەسێکەوە یاخود ئەو کۆمپانیایکەوە ئەو هاکەی دروست کردیە ڕاستەخۆی یوزەرنێمەکە دەگۆڕی جا زۆر خەڵک دەپرسن یان دەڵێن یان بیر دەکەنەوە دەڵێن باشە هاکردنی ئینستاگرامی لەو کۆمپانیانە قازانجی چییە لۆ هاک دەکەن باپەت ناو قازانجەکەی چییە هەر کۆمپانیایەک یان هەر کەسێک بیەوە یەکەچکە هاکە بێگومان لۆ مەبەستی وەرگرتنی زانیاریە بەڵام تو زانیاری 2 ملیۆن کەس لە بۆ چییە زۆرە لەبەرچە لەبەرەوەی کەسێک کە بیوێ هاک بکە پێویستی بە ئیمێڵەکانە ئەو ئیمێڵانەی خەڵک ئیمەنا ئیمەشتێکیدان ئیمێڵی میسیدانە هەمووی نامی فەیسبوک ئینستاگرام هەرەوەندە بەڵام لە دەرێ ئەو ئیمێڵانە هەموو حساباقی پێ دروست کرایە ژیانی ڕۆژانی خەڵکی لەسەرە تۆ کاتێککە ئیمێڵ دەستت بەسەر ئیمێڵی داگرت کات دەست بەسەر حسابانخیوی داگرتیە دەتوانی بەڕێکار لە ڕێکارەکان حسابانقی بەکاربێتە پارەی بەکاربیێنی ئەوەیە کێشەکە بۆیە ئەو وەکو ئاگادارکردنەوەی چشە دەڵێم ئاگادار بن ئەگەر نامەیەکتان لۆ هەر لەلایەن ئینستاگرامی تکایە مەیکەنەوە دیلێتی بکەن و هەتا پێتان دەکرێت پرایڤەسی ئینستاگرام و فەیسبوکەکەتان بکەنن تو فاکتەر تاوکو یعنی مەسەلەن ئەگەر بتوێ پاسوۆردیش داخل بکەی کاتێک دەچی لۆگین دەکەی هەر داوای ڕقەمەی ینی داوای کۆدەکەی بکە کە لە بۆ SMS-ەکە هاتیە تو فاکتەری بەکاربیێنن کە هەرگیز تووشی هاکردن و ئەوشتان نابن ئەتەن ڕیپۆرتکردن هە بەردەوام دەبی بەڵام کەم تێدەبتەوە با بێمە سەر تێوەرەی دیکەی بەرنامەکەمان با باسی کۆمپانیای Xbox بکەم کۆمپانیای Xbox کۆمپانیا نییە Xbox براندە مایکرۆسۆفت کۆمپانیایەکی پێویستم بە ئاویە بەڕاستی با باسی کۆمپانیای مایکرۆسۆفت بکەین دەیەوێ کۆنفرانسێکی ڕێک بخە لە بۆ Xboxی جا ئەو کۆنفرانسە چی تێدا دەبی چ عرض دەکەن هەمی پێشبینیە هیچی فەرمێنێت تەنانەت کۆنفرانسەکە پێشبین دەکرێت لە مانجی 4 ئەنجام بدرێت هێشتا فەرمینیە نازانین کەی ئەنجام بدرێت بەڵام بەپێی چەند دەنگوێکی نوێ بیتن مایکرۆسۆفت لە مانجی 4 کۆنفرانسێکی یاخود ئیڤێنتێکی ئۆنلاین ڕێک دەخە چەند یاریەکی نوێ ئاشکرا دەکرا و هەروەها چەند یاریەکی گەورە زەبەلاحیش لە بۆ گەیم پاس بەردەست دەخە
ئەو یاریە گەورە زەبەلاحانەی کە لە بۆ گەیم پاسی دێ ئایا کامن چ یاریەکەن با پێتان بڵێم هەرێکە لە یاریەکانی کۆمپانیای بثێزدا ئەو جارێکەوە یەک نووسیتی کەباب بریانی هەفتەی ڕابردوو بریانی نەبوو ئەو ڕۆژ بریانی نەبوو لە کەباب بوو کەباب بیش کەبابەکەی بوو ببورن ئەکس بۆکەس دەیەوێت چەندین یاری نوێ لە بۆ ئەکس گەیم پاسی بەردەست بخە لەبەر بەڕاستی گەیم پاس بەناوبانگترین و باشترین خزمەتگوزاری گەیمی مایکرۆسۆفتە لە بۆ گەیمەران جا ئەو یاریانەی کە پێشبین دەکرێت زیاد بکرێن بێگومان ئەو یاریانەکەوا لەلایەن بثێزداوە بەڕاستی دەزانکەوە بثێزدای کڕی ئەکس بۆکس دەماوەی ڕابردوو بەڵام دیار نییە چ یاریێک نوێمە وەروەها پێشبینی دەکرێت تریلەری نوێی یاریەکانی فەیبڵ ببینین ستاکەر 2 ببینین تەنانەت دەڵێ بە پێوتر پێشبینیەبی دەڵێ 12 خولەک لە گەیمپڵی یاری ستۆکەر 2 ئامادە کرا لەو ئیڤنتەی ببینین هەروە زیاتر لە بەرنامەی سفرێک ژیری لە پێنجشەم ئینشاڵڵا زیاتر باسی دەکەم بەڵام ئەو زانیاریە سەرەتایانەی هەمانە دەڵێ ستودیۆی 333 ئیندەستریز نزیکەی 17 بۆ 18 خولەک گەیمپڵی نوێیان ئامادە کردی لە بۆ یاری هەیلۆ ئینفینیت لەو کۆنفرانسەی عەرزی بکەن گەیمەران بیبینن بابەتەکە سەرنجڕاکێشە بابەتی خۆشی تێدا دەبیتن من زۆر هیوان بەرز نییە لەو ئیڤنتانی ئەو مانگە و مانگەش کەشتی باش ببین بەڕاستی هەم لە بۆ ئەکس بۆکس و هەم لە بۆ پلەیستیشنیش باوەڕ ناکەم شتی زۆر گەورە ببینێن بەڵام لە هاوینی ئەو ساڵ مەسەن لە مانجی 7 و 8 و ئەوانە پێشبینی دەکەم ترۆیەری گەورە ببینین مەسەن ئەگەر بێت و گادۆڤاری نوێ ئەو ساڵ بڵاو بکرێتەوە ئەکید بن لەوەی ئێستا نایبینێ تاوەکو مانجی 6 و 7 و ئەوانە ترۆیەری نابینن هەرچەندە وەکو خۆم پێم وانە گادۆڤاری نوێ ساڵ بێت لە بەروی هیچ ترۆیەرێک هیچ شتێکی نییە تاوەکو تەنانەت سۆنی لەناو سایتی خۆی هەر دەڵێ وجودی نییە و یاریێت تەنیا کاتی خۆی لە یەک لە لایڤەکان باس کرا وجودی نییە تاوەکو ئێستا بەو شێوازە ئەوە کۆنفرانسەکە دەبیتن ئینشاڵشتی باشتر دەبی ئێستا کاتی ئەوەیە کەوا هاوڕێیان بینە سەر پرسیار وەڵام هەر پرسیارێکتان هەیە لە کۆمنت بینوسن یاخود لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 066 هەشتاونەوە 066 هەشتا بەشداری بکەن هەر بابەتێک حەز دەکەن بینوسن من لە کۆمنت دەی خوێنمەوە واروەها جوابتان دەمەوە ئینشاڵڵا بە پێی یەک نووسیتی گادۆڤوار ڕاگنەڕۆک کەی دێ وەکو وتم دیار نییە بەڵام پێشبینی مەکەن ئەو ساڵ بێ زاک سنایدەر بۆ دوورخرایەوە لەبەرەوەی فیلمەکانی زاک سنایدەری کاکە علی تاریک بوو دیسیش دەویست لاسای مارڤڵی بکاتەوە بۆیە دەرێنەر زاک سنایدەریان دوورخستەوە بەڵام ئێستا تقریبان بەواستێکی هەواداران زاک سنایدەر هاتەوە مەسەن جەستلی ژنیوان بینی بڵاوکرایەوە ئینشاڵڵا زیاتریش دەبی پیرۆزە 100کەی زۆر سپاسان دەکەم هاوڕێیان ئەو هەفتەی گەیشتنە 100,000 سابسکرایب لە یوتیوبی چاویەکە بێکەتان ماز دەکەم زۆر سپاسی پشتگیریەکانتان دەکەم ئەمەوێت تێل بکەم من لە ئەڵمانیام چۆن بتوانم تێل بکەم وڵی بەداوا لێ بردنەوە ئەشتا ئەو خزمەت گوزاریە بەردەست نییە ئینشاڵڵا داهاتوو توانی بە کۆمنت بینوسیم لە داهاتوو ئەو خزمەت گوزاریش بەردەست دەکەن توانین لە ئەڵمانیاوەش پەیوەندی بە بەرنامەکەمان بکەی پرسیاری دیکە دەمەوێت پیسی بکەم لەکن چێ بکڕم وەڵاهی نازانم بازار زۆر ئاسانە سای تەکسی دەبیسە بازارێ تەکڕی دێ زۆر ئاسان نرخی پلەی چار بەچەندە بە قورعان نازانم پشتە من نووسرا دوکانی ئەتاریە نازانم نرخی PS5 ئەمڕۆ وەڵاهی نازانم هاوڕێیان کینگ کۆنگ ڤرسس گادزیلا چۆن بوو بەلای تۆ چاوەڕێ بە لەو یەک ڕۆژە ڕیڤیرۆ دەکەم لە پیجی ژیر لە فەیسبوک بڵاوی دەکەم وزاتە باس دەکەن مەنی های سیزن 5 کەی دێ پرسیارێکی زۆر جوانە تاڵانی پارە کەی دێ تاڵانی پارە بەپەی دەنگۆیەکان بیتن لە مانجی 7 بۆ مانجی 9 ئەگەری هەیە ناڵم ئەگەری هەیە بێتن تا دێنایە نازانم سۆنی بایس کرنچ وڵایی کاکە ڕێگەی ئیسلام زانام نای خۆت نییە بەڵام پێشبینی یەکستی ئۆرگ نرخی چەندە وەڵاهی ئەوە هاوژینەکەم لە بۆی کڕی بووم نازانم ئەم نەمکڕیان نازانم چەندە ئەوە سەر پێت خواردی و کورە نابخوارد لە هەموو ژیام سەر پێم نەخواردی ناشخۆم کەیفمە سەر پێی هەیە ژیر لۆ کاک ئاری دیار نییە بە خۆت لەسەر شاشەی پرسیارێکی جوانە بەڵام وەڵامەکەی با ڕۆژە کاگاری خۆی باسی بکەین ئینشاڵڵا کاگاری بەرامبەر مە بەڵام ئەو ڕۆ کاوی زۆر خوار و خۆرجی تاوا نەبوونی توانای قسە بکەم وەچی جەنابم
The Last of Us 2 یاخود Red Dead 2 هەردووچیان بە کاک ڕێشاق بڵێ دەست بە یوتیوب بکاتەوە پرسیارێکی جوانە ئینشاڵڵە پێی دەڵێم چیتکەمان هەیە بە باسی هواوی بکە ئینشاڵڵە Resident Evil 8 کەی دێ مانجی 5 Resident Evil دێتن کەی ئەنەمی Dragon Ball Super 2 دەردەچێ وڵی ئەویان نازانم بۆ Fall Guys ناکەی ئینشاڵڵە زانیاری تێ لەسەر iPhone 13 تازاندێکمان باس کرد ئەگەر نەتبینی تۆزە بگەڕێنەوە پاش سەیری بکەم لە بەشی ئەپل تۆزە شتێکمان باس کرد یاریەکان وەڵترو ناکەی ئینشاءڵڵا ویش دەکەین حەز دەکەم یاری Resident Evil 7 بکەم لەبەرەوەی هێتایەوە کوێستان نام کردیە بخۆشم بەنیازم بیکەم لەبەرەوەی Resident Evil نوێ دێ دەمێ بەشی 7 بکەم اینجا بچمە بەشی 8 جا لەوانەیە بە لایڤ ستریم بیکەم لەوانەیە بە پارت بیکەم لەوانەیە هەنێکم بەخۆم بیکەم بەڵام لای نەکەمەوە جارێ بزەوت بڕیارم نەدای هاوڕێیانی خۆشەویستم ئۆکەی هاوڕێیان بۆ کەسانێک کەوا لە ڕێگەی تیکتۆکە سەیرمان دەکەن سپاسان دەکەم دەتوانن سەبسکرایبی چناڵی ژیر بکەن لە یوتیوب بابەتەکان هەفتانە بابەتی زۆر سەرنجشمان هەیە یاخود لە تیکتۆک فۆلۆم بکەن بەناوی ژیر ئەندەرداش ئۆفیشال لەوێ بابەتی سەرنجش بڵاو دەکەینەوە و ئەو کەسان لە یوتیوب سەیرمان دەکەن سپاسان دەکەم کە بێتە دوگمەی لایکدا بگرن تاوەکو ڤیدیۆکە ئەکتیڤی بەرزبی و هەفتانە هاوڕێیانی خۆشەویستم لە بیر نەکەن هەفتانە هەموو سێشەمەیەک کاتژمێر 4 دوای نیوەڕۆ بەرنامەی 01 بەژیری ببوورنەک 01 ژیری لەسەر سوشال میدیای کوردستان 24 وەروەها رادیۆ کوردستان 24 و چەناڵی یوتیوبی ژیر وەروان پاش تۆچی ئینشاءالله پێکەینەوە ڕێز خۆشەویستم خۆڵگەن هیوادارم سوودێکم گەیاندبی ئەوڕۆ زانیاری بە سوودتان وەرگرتبی تاڵقەی داهاتوو خواتان لەگەڵ